سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی مەسرور بارزانی ڕۆژە چوارشەمێ 27 جووت مەها 2021 بەشداری دیدارە پانێلا مێری دەکرد و دێ بەشەکی دە بەحسا کریارên PKK لە هەرێما کوردستانی کرد و گوتە ku ji ber kiryarên PKK bi sedan gundên sînoriyên herêma Kurdistanê bê xizmetguzarî ne û got jî ku PKK dixwaze cihê destgehûsaziyên distûriyên fermî yên herêmê bigire. Mesrûr Barzanî dema beşdariya wî di panêla Mêrî de dê bersiva pirsekî de derbarê hebûna PKK di nava xaka herêma Kurdistanê de gote ku PKK dixwaze cihê destgehên distûrî fermî bigire û xwe bi darê zorê li ser xelkê hindeveran bisepîne. Her derbarê astengî û pirsgirêkên ku ji ber PKK derketine holê, Mesrûr Barzanî diyar kir ku ji ber pevçûnên Tirkiye û PKK heta niha 800 gund nehatine avakirin û xizmetguzarî negihiştiya wan gund û deveran. û PKK buhaneyan dide destê Tirkiye ji bo êrîşa herêma Kurdistanê bike. باسی ئەو ململانەیە کە وهروەها بوونی PKK لە ناوچەکانی ئێمە ئەمە بابەتێکی هەستیارە بۆ عێراق وەکەوەی کە سەروەری عێراق پێشل کراوە و لایەنێکی دەرەکی هاتوۆتە ئەم وڵاتە کە نابێ قبول کراوە و نەدەبوو بێت PKK وەکو پەنابەر نەهاتوونەتە ئێرە وەکو بەدیلێک بۆ دامەزراوە دەستوریەکان خۆیان پیشانەدەن کە خەڵکی هەڵی بژاردوون و دەسەڵاتی داری ئەو ناوچە وەڵ ئێستا PKK هاتوۆتە ئەو ناوچانە ڕێگە دەدا کە ڕێگری دەگرێت لەوەی کە خەڵکی بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان کە ئەمە بەڕاستی کێشەیە و ئەمە هەڕەشەیەکی ئەمنیە و هەروەها کێشەیەکی ئابووریشە بەهۆی هەبوونی ئەو ململانەیە لەو ناوچانە لە ناوچە سنووریەکان 800 گوند لە هەرێمی کوردستان تا ئێستا بە چۆڵکراوی و بە وێرانی ماونەتەوە نەمانتوانیوە خزمەتگوزاریەکانیان پێ بگەێنین. سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی مەسرور بارزانی بەردەوام کرد و گوت ku em naxwazin şer û milmilanî di navbera Tirkiye û PKK de bimîne û divê PKK lê ser xaka herêma Kurdistanê nemîne û divê Tirkiye jî xwe ji nava xaka herêma Kurdistanê vekişîne û serbar kir ku divê rêzgirtin li navxweya welatan were girtin. Derbarê rêkeftina Şingalê Serokê Hikûmeta Herêma Kurdistanê got li gorê rêkeftina Şingaleya ku di navbera Herêma Kurdistanê û Hikûmeta Iraqa Federal de hatî imzekirin divê hemû grûp û hêzên çekdar yên nerewa ji Şingalê derkevin û rêveberiya deverê radestî xelkê wê bikin û necîbcîkirina rêkeftinê ji aliyê Hikûmeta Federal ve cihê daxê ye. Mesrûr Barzanî got jî gelo PKK li Şingalê çi dike? Çi karê wan heye؟ پێش هەموو شتێ ئێمە ڕێکەوتنمان هەیە لەگەڵ حکوومەتی فێدراڵی لە بەغدا کە پێی دەڵێن ڕێکەوتنی شنگال بەگوێرە ئەو ڕێکەوتنە هەموو ئەو هێزانەی کە لەوێن کە نایاساین دەبێ بەجێ بێڵن و ناوچەکە بەجێ بێڵن بۆ سوپای عێراق و بەدڵنیاییەوە لە نێوان بەغدا و کوردستان دەبێ بڕیار بدەن لەوەی کە با بڵێن ئاسایشی ناوچەکە بدەنە خەڵکی خۆجێیی و هێزی پێشمەرگە و سوپای عێراق بچنە دەرەوەی شنگال و ناوچەکانی نیشتە جێبوون و ئاسایشی دەرەوە بپارێزن و ئاسایشی ناوخۆی شارەکە و ناوچەکە بدرێتە خەڵکی خۆجێیی ئەو ناوچەیە. دداویە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê daxwaz ji Hikûmeta Federala Iraqê kir ku rêkeftina Şingalê cîbecî bike.